چەندین ئافرەتکە بە پێی زانیاریەکان باندی ڕێکخراون لە ئەندەرپاس و ترافیک لایەتەکان دەوەستن و لەژێر ناوی سوالکردندا کاری بەدڕەوشتی و فاڵگرتنەوە و فریودان و دزینی پارە دەکەن. شۆفێرێکی تەکسی چیرۆکیەوە ئافرەتانە بۆ پەیام دەگێڕێتەوە کە چۆن خەڵکیان فریوداوە و دوور لە بەهاباڵەکان و نەریتی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواری کاری لەشفرۆشی و بەدڕەوشتی ئەنجام دەدەن. من شۆفێری تەکسیم، جارێکیان کوڕە گەنجێک کە خەڵکی دەرەوەی شار بوو سوار بوو لەگەڵمدا، وتی پارەکەیان لێ دزیوم. دواتر چیرۆکی پارەزینەکەی بۆ گێڕامەوە کە دوو ئافرەت لەو ئافرەتانەی لە ترافیک لایتەکان دەوەستن بە هاوکاری سایق تەکسیەک 11 گەڵایان لێ بردبوو فریویان دابوو. وتی بمگەێنە لای ئەو ئافرەتانەی کە لە ئەندەرپاس و ترافیکەکان دەوەستن بۆی ئەو پارەیەم وەربگرمەوە. دیارە خەڵکی دەرەوەی شار بوو هیچ شارەزاییەکی نەبوو. جارێکی شانێکێکی تر لەو ئافرەتانەی دەستی لێ ڕاگرتم، منیش وەستام کە سوار بوو بڕێک کەوتین. دەستی کرد بە قسەکردن، لە بەرامبەردا پێشنیاری کرد کە کاری بەدڕەوشتی لەگەڵدا بکەم. بۆیە کەوتینە گفتوگۆ، وتم بە چەند دەیکەی؟ وتی ئەگەر خانووی خۆت هەبێت بە 35,000 و ئەگەر شوێنی خۆمان بێت بە 45,000. دواتر وتم فەرموو دابەزە. لە هەفتەی ڕابردووشدا چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە نووسراوێکدا داوایان لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کردووە کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ڕاستپێرێت تا ڕێگری لەو کەسانە بکەن کە کاری نەشیا و دوور لە ئاداب و ڕەوشتی کۆمەڵگا ئەنجام دەدەن. بە هۆکاری وەی کامە دەواازەی شارە ناکرێت لە دەواازەی شارە پێشوازی لێ بکرێت بە چەند دەڕۆزەکەرێک و چەند حاڵەتێکی نەشاز و نەشیا بۆ وڵاتە. وامە لەگەڵ کللتوری کۆمەلگای کوردی و لەگەڵ شوناسی کۆمەلگای کوردی و لەگەڵ ڕەوشت و ئاکاری کۆمەلگای کوردی و کوردستان ناگونجێ. ئەمانە کاری نەشیاوەکەن بە بۆنی سوالکردنەوە. ئەگەر ئەمانە مەبەست لە بژێوی پیاکردن بێ، بژێوی پیاکردن زۆر ئاسان و ئەگەر ئەمانە کەسی بێدەرەتان و بێکەس بن بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی لە خۆیان نەگرێ و هەم پەروەردەیانەکە و هەم خزمەتیشیان ئەکات. لەبەرەوە ئەمە ئەبێ چارەسەر بکرێ. هاوکات فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بۆ ڕێگری و بنبڕکردنی ئەو دیاردەیە پرۆژە یاسایەکی ڕاستی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە کە لە ئەگەری پەسەندکردن و جێبەجێکردنیدا بۆشایی یاسایی پڕ دەکاتەوە و سزا بۆ کەسانە دیاری دەکات کە کاری لەشفرۆشی ئەنجام دەدەن. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەکو ئەرکی بەرپرسیاریمان هەستین بە ئامادەکردنی پرۆژە یاسایەک بۆ پێشکەشکردنی بە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی هیزنا بە کۆمەڵێک مادە بەر بە ئەم دیاردە نەشیاوە بگیرێ لە هەرێمی کوردستاندا. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک مادەمانداناوە لە چوارچێوەی ئەو یاسایەدا کە دژ بەکاری لەشفرۆشیە. یەکێک لەوانە بۆ نمونە زۆر جێگەی داخە لە هەموو شار و شارشکەکان ئەم حاڵەتە خەریکە بەربڵاو دەبێتە دیاردە خانە هەیە و باند هەیە و خانە و لانە و ماڵ هەیە و شوێنی تایبەتی هەیە بە لەشفرۆشی. ئێمە بە مادە هاتوین ڕێکمان خستووە بۆ نمونە کەسانی هاندەر، ئەوانەی کە هاندەرن بۆ کاری لەشفرۆشی وامان بە مادە ڕێکمان خستووە کە 10 ساڵ زیندانی بکرێت، لە 10 ساڵ زیاتر نەبێ و لە 15 ساڵیش کەمتر نەبێ. کاری بەدڕەوشتی بەدەر لەوەی کا پێچەوانی بەها بەرزەکان و نەریتی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواریە و لەگەڵادا بۆ ڕەوشتی بەرزدا یەک ناگرێتەوە. هاوکات مایی مەترسێکی گەوری تەندروستیشە بەهۆی ئەوەی چەندین نەخۆشی ترسناک لەو ڕێگەیەوە بڵاو دەبنەوە کە دیارترینیان نەخۆشی ئایدزە کە نەخۆشیێکی مەترسیدارە و کەسی هەڵگری ڤایرۆسەکە لە کاتی پەیوەندی سێکسیدا بۆ کەسی ساغی دەگوازێتەوە و تووشی دەکات. بۆ ڕێگری لەم مەترسیەش دەبێت بە یاسا و کەسانە کۆ بکرێنەوە و لەژێر پشکنین و چاودێری وردا لە شەڵتەرەکانی دەڵدەدانی ژنان چارەسەر بکرێن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.